خۆشەویستانی ماسڵاتان لەبێت لە هەرکوێکن بینەریە من خۆشحاڵم کە ئێوارە بە شێوکی ڕاستەخۆ لەگەڵتان نابم. هیوادارم هەموو لایەکتان تەندروستێکی باشتانە بێت و ئاگاتانە تەندروستی خۆتان و خێزانەکانتان بێت. ئازیزانی ئێمە بێگومانە ئێوارەش میوانێکمە بێت کە ڕاستەخۆ لە ستودیۆکانمان لە هەولێر لەگەڵمدا بێت. ئەویش کاک مەجید خۆشناوە. کاک مەجید دەتوانین بڵین کە لە شاخ پێش ڕاپەڕین و هەروە لە ڕاپەڕینیشدا وەکو نووسەرێک وەکو موزیسیانێک کێکێک بووە لە ئەندامەکانی تیپی مۆسیقای شەید کارزان کاتی مۆسیقای شەید کارزان لەو ڕۆژگارەدا لە شاخ و هەتا ئەمڕۆژ یەکێکە لەو تیپانەی کە تاکو ئێستا ناوی ئەهێنرێت و هەروە کە زۆر کاریگەری هەبووە بۆ ئەو سەردەما بۆ ڕاپەڕین و هەروە بۆ ئەوەی کە جۆش و خڕۆشێکی وا بخاتە ناو جەماوەرەوە لە هەمان کاتەکە لەو سەردەمەدا هونەرێکی زۆر جوان کراوە چ بە سرود بێت و هەروە چ بە میوزیک بێت و لە هەمان کاتە چ بە شانۆگەری بێت کە لەو سەردەمەدا پۆلێک لە هونەرمەندی زۆر باش و بەتوانە شان بەشانی پێشمەرگە دێرینەکان و زۆرێکیش لە پێشمەرگە دێرینەکان ئەتوانن لە پێشمەرگە قارەمانەکان لەو سەردەمەیە لە شاخ خۆیان هونەرمەند بوون واتە نووسینیان هەبووە لە بواری ئەدەب و هونەرەوە هەروە کاری موزیکیان کردووە سرودیان وتووە شانۆگەریان کردووە واتە هەموو ئەم بەهرە جوانانیان تیا بۆ زۆر کەسانی زۆر بەتوانە بوون. بێگومان کاک مەجید یەکێک بووە لەو کەسانە کە هەر لە سەردەمی شاخ یەکێک بووە لە ئەندامەکانی ئەو تیپەک و ئاماژەم پێکرد کا بە خۆشحاڵیەوە ئێستا لەگەڵماندایە بۆی پێکەوە باسی ئەو ئەدەب و هونەرەکەن کە لە سەردەمی شاخ بابزانی چۆن دەستیان پێ کردووە و هەروە کارەکانیان چۆن جێبەجێ کردووە بێگومان لەو سەردەمەدا ئەو ئەدەبەی کە ئاگرا پێوترە ئەدەبی بەرەنگاربوونەوە واتە ئەدەبێ بووە کاشان بەشانی چەک و تفەنگ ئەتوانی بڵێن کە کاریگەریکی زۆر باشی هەبووە بەرامبەر بە دوژمن باڕژەمی باسی ئەو کاتە کە زۆر کاریگەریکی باشی هەبووە. کاک مەجید سڵاوت لێبێت ئەم کاتە و باش. سلااو لە تۆ سلااو لە بەرنامەکەت سلااو بۆ ستافی بەرنامە سلااو لە بینەران و خۆشەویستان زۆر سپاس دەکەم. زۆر سپاس کاک مەجید هەر لێرەوە پیرۆست بە یادی 29 ساڵی ڕاپەڕینی مەزنەکە لە بەڕێزی شتەکەم کە لەو سەردەمەدا هەموەکو نووسەر هەموەکو موزیسیان وەکو ئەندامی تی مۆسیقای شەید کارزان لە شاخ بوویت و بێگومان ئێوەش ڕۆڵێکی زۆر بەرچاو گرنگ و کاریگەرتان هەبووە لە بەڕێوەچوونی ڕاپەڕیندا لە هەندان و خەڵکدا کە لەو سەردەمەدا کە ڕاپەڕین بکەن دژی ڕژەمی بەعز. کاک مەجید پێم خۆشەوە پرسیارە بکەم کە لەو سەردەمەدا کە ئەو ئەدەبەی کە پەیڕە و ئەکرا جێبەجێ ئەکرا پێوترە ئەدەبی بەرەنگاربوونەوە چۆن ئێوە کارتانەکرد هەموەکو نووسین و هەروە هەموەکو ئەو بابەت و ئەو دروشمانەی کە لە ڕێگەی ڕۆژنامەکانەوە لەو سەردەمە لە شاخ کە چاپ ئەکراوە بڵاو ئەکراوە لە ڕێگەی ئێزگەی دەنگی گەلی کوردستان کە لێو پەیامەکانی خۆتان و سرودەکانی خۆتان ئەگەیان بە خەڵک لەوێ ئەو کاتە لە شاخ کاروبارەکانتان چۆن بەڕێوەچوو؟ بەرێ ئێمە لە شاخ من طبیعی دوای ساڵی هەشتا پەیوەندیم بە شاخ کرد بە تیپی مۆسیقای شەید کارزان ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو ساتە طبیعی ئەو ساتە ژمارەیەکی زۆر ئەدیب و نووسەر و هونەرمەندم ناسی لە شاخ لەوانە مەسەلەن هونەرمەند و شاعری گەورە ڕوان شاد شێرکۆ بێکەس هەروەها حەمەد سەعید حەسەنی نووسەر و شاعیر هەروەها دکتۆر مارف عومەر گوڵ کە خۆم یەکێک لە شاعرەکانی لە هۆنراوەکانی ئاوازم بۆ داناوە کۆچی قوربانی وڵاتم. تەبیعی ئەو سەردەمی بابرێن هونەری بەرەنگاربوونەوە بووە سەردەمی ئەدەبی بەرەنگاربوونەوە بووە ئەو سەردەمە ڕژێن بە هەموو نەوعێک تۆی بە هەموو نەوعێک محارەبەیە کردی خۆت شەڕی ئەکردی ئەی چەوساندەوە میلەتەکەمانی ئەچەوساندەوە بە هەموو نەوعێک دژمنایەتیە کردی ئەنفالیە کردی کەواتە لە هەموو ئەم کاتما پێویستمان بە ئەدەبی بەرەنگاربوونەوە هەبووە سرودی بەرەنگاربوونەوە بووە بۆ ئەوم بەبەستەش دیارە ئێمە مجموعە موزیسیانێک بوو لەوانە هونەرمەند ئاراس ئیبراهیم و ئێمە مجموعە موزیسیانێک بوون مجموعە هونەرمەندی و حەمەد جەزای ڕەحمەتی و دەیان هونەرمەندی تر توانیمان لە شاخ تیپی مۆسیقای شەید کارزان پێک بینین ساڵی هەشتاویەک و ئەو سرودانەی کە ئەو کاتە با هۆکاچی پێشمەرگە و
ڕێخەبات و دەیان سرودی تر تومار بکەین وەڵەو ئەم ماوەیەکی کەم مامەوە لەوێ دوای ئەوە هاتمە دۆلی بالیسان و خۆشناوەتی لەوێ لە چلەی دەیان شەهیدی پێشمەرگە و قارەمان بەشداریم کردیە بەڵێ. زۆر باشە. کاک مەجید بێگومان ناوی هەندێک لەو هونەرمەندانە دێنا کە بەداخۆی ئێستا لە ژیانە نەماون ڕۆحیان شاد بێکە بێگومان لە سەردەمای هونەرێکی زۆر جوانیان پێشکەش بە کۆمەڵانی خەڵکی کوردستان کردووە. کاک مەجید دەمەوێت ئەو بپرسم کە باسە لۆ کرد کە تۆماوەیەک ئەندام بووی لەو تیپە ئەتوانێت بڵین کاروبارەکانتان چۆن بەڕێوە ئەچوو یا کاتێک کە سرودێکتان تۆمار ئەکرد بە چه ڕێگەیەک تۆمارتان ئەکرد؟ بەڵێ ئەو وەختە تەبێ ئەو ئەجهیزەی وەکو ئێستا پێشکەوتوو نەبوو دیارە بەڕێگای چەند تەزیلێک و بەڕێگای چەند ڕیکۆردێک ئێمە ئەو گۆرانی و سوودانەمان تومار دەکرد ئەو کاتە یعنی کە لە خڕی ناوزەنگ بووین دیارە ئێمە لە زەلێ بوون مەقەڕەکەمان لە زەلێ بوو ئیتر لەوێ ئەو مەقەڕێکی هەروە ئاساییمان هەبوو ئالەتەکەمان نەزبە کرد و سرودەکانمان پرۆڤاکردن ڕۆژانە و هەتا ئەو ڕۆژیان لە زۆر ئاهەنگیش بێجگەلەوەی کە تومارمانە کرد لە ئاهەنگکانش بەشدارمانە کرد یعنی ئاهەنگی چلەی شەهیدان ئاهەنگەکانی مثلەن یەکی ئایار یعنی بەو بۆنەوە ئێمە ئەو شتا ئەوانەمان هەموو ئەکرد و یعنی تومارمانە کرد و ئامادەمانە کرد و ئاهەنگی وە هەروها لە کوردستانی ڕۆژهەڵاتیش هونەرمەندان وەکو ناسر ڕەزازی و تاهری خەلی و ئەو برادەرانە دەهاتن لای ئێمە ئەوانیش بەشداریانە کرد بەرێ. بەڵێ کاک مەجید باسە لۆ کرد بکە زۆربەی کارەکان و ئاهەنگەکان و سرودەکان تۆمار کراون هیچ بەرهەمێکی تۆمار کراو لە لای خودی خۆت ماوە یاخود تا چەند هەموو ئەو کارانە تۆمار کراون و هەروە پارێزراون؟ بەڵێ من لەگەر تیپی شێت کارزان ساڵێک مامەوە ئەو کاتێک کە من لەوێ بووم کاکە ئاراس لەوێ بوو هونەرمەندان تر کاکڕەزا لەوێ بوو عازف هەروە ڕزگارە ڕەش لەوێ بوو برادەران تر بوون ئێمە چوار پێنج هونەرمەند بوون دوای ئەوە گۆرانی بێژەکان ڕەوانشاد حەمەدجەزا لەوێ بوو ئازاد خانەقینی ڕەحمەتی لەوێ بوو ئەوانە لەوێ بوون ئێمە ئەو سوودانەمان پرۆڤا کرد و تەزیلمانەکردن من کە هاتمە دۆڵی بالیسان و ئەوانە ئیتر لەوێوە دابرام لە تیپی شێت کارزان بەڵام ساڵم هەد هەبوو ینی پەیوەندیم هەبوو لەگە برادەرانی هونەرمەند لەوێ بەڵام لەوێ لە بالیسانیش لە بەشی ڕاگەیاندن چلەی دەیان شەهیدی ئەو سەردەمەم کرد وەکو شەی سەید کەریم و مامۆستا جەمال تاهیر و ئەو سرودا ینی ئەو شەهید کاوە و مامۆستا کاوەوانە هەموو کە لە بالیسان بوو ئێمە ئەو چالاکیانەمانە کرد و چلەی شەهیدانمانە کرد و لە ئاهەنگەکانی نەتەوەی نەورۆز و یەکی ئایار و ئەوانە بەشداریمانە کرد بەرێ. دەسەکان خۆش کاک مەجید ئەگەڕێمە بۆلات پشوەکی کورد بە بەڵای عزیزان و خۆشەویستانی ئێمە دەزانین کە لە ئێستاە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە زۆرێک لە هونەرمەندان هەڵوەستی جوانی خۆیان ڕاگەیان دوێش وەکو پاڵپشتیەک بۆ ڕانمایەکان و هەروە ئەو ڕێگە خۆپارێزیانەی کە وەزارەتی تەندروستی ڕاگەیاندووە ئەوانیش ئەنەوێت کە ڕۆڵێکی بەرچاویان هەبێت لە هەندانی خەڵک بۆەوەی کە خەڵکیش چاو لەوان بکەن و هەروە هەموو ڕێنمایەکانی تەندروستی وکو خۆی جێبەجێ بکەن تاکو بە دوور بین لەو ڤایرۆسە. بێگومانێکێک لەو هونەرمەندانە و سینەماکارانە جەمیلی ڕۆستەمیە کە دەرهێنەرێکی سینەماییە کە لە گرتە ڤیددیوەکدا ئاماژە بۆ کات کە ئەو بە ماوەی 14 ڕۆژە خۆی لە ماڵەکەی داهێشتۆتەوە هەروە بێگومان هەموو ئەو پێداویستانەی کە پێویستێتی بۆ ژیانی ڕۆژانەی هەر تاکێک لە ماڵەکەی خۆیان دەستەبەری کردەوە هەروە خۆی هێشتۆتەوە لە ماڵەوە ئەویش بۆ خۆپارێزی و هەروە بۆەوەی کە وەکو سەرچاوێکی هاندان بێت بۆ خەڵک بۆی ئەوانش لە ماڵەکانی خۆیانە بمێنەوە کە ئەم ماوەی کە ئاماژەی پێکراوە کە بماوەی ئەم
ئەم دوو هەفتەیە ماوەیەکی مەترسیدارە پێویستە هەموو خەڵک لە ماڵەکانی خۆیانە بمێنەوە بۆ ئەوەی کە دوور بن لەو ڤایرۆسە. با پێکەوە ئەو ڤیدیۆی جەمیلی ڕۆستەمی ببینین و ئەگەڕێنەوە. ڕۆژ باش، من جەمیلی ڕۆستەمی دەرهێنەری سینەما ئەمڕۆ 14 ڕۆژە لە ماڵ نەچوومەتە دەرەوە، چوارشەمەیە 8 ڕۆژی ماوە بۆ نۆڕۆز. کۆرۆنا ڤایرۆس بەڕاستی شەرمی لە کەس نییە، نە هەژار، نە دەوڵەمەند، نە ڕەش، نە سپی، نە عەرەب، عەجەم، کورد ناناسێت. ئەو شتە زۆر گرنگە کە بزانین تەنیا ڕێگا بۆ شەڕکردن لەگەڵی بۆ خۆپاراستن خۆمان ئەوەیە کە نەڕۆینە دەرەوە لەگەڵ کەسە هاتوچوونمان نەبێ. ئەم هاتوچوونە مەبەست ئەوە نییە کە ئەوانە کە غەریبن هاتوچوونتان نەبێ، مەبەست دەراوسێە، مەبەست برایە، خۆشکە، تەنانەتەوانە کە زۆر نزیکن لەگەڵ خۆشتانەوێت، ئەگەر عەزیزیانی ئەگەر ئەوان عەزیزی تۆن بەڕاستی تاتوان یەکتر نەبینین. من ئەم ماوە لە ماڵەوەنا کەسێک هاتووە بۆ لام، نە کەسێک چوون بۆ لای کەسێک دەرەوە، بەس ئەو شتانە کە زەرورە کڕیمە لە ماڵەوە دامناوە بۆم ماوە. ئەوان شازانم زۆر کەس گلەیانەوەیە یا بۆیان ناگونجێ بەڕاستیەشە کاسبی کەنەوەین کەسب بکەین. ئێمە هەمومان پارەی یا کاسبیەکەین لەبەرەوە کە بۆ سەلامەتی خۆمان و ئەوانەوە عەزیزمانن پارەی کۆکەینەوە یا کەسبی حەڵاڵیان بۆ بکەین. بەڵام کاتێکەوە عەزیزانە لە مەترسیا بن یا خوا نەخواسە نەبن، ئیتر هیچ شتێک هیچ کاسبێک بانتر لە 1 دەقە و 1 سات لەگەڵ عەزیزانە نییە. تۆزە بیرکەینەوە بزانین ئەمڕۆ سەرشەقامەکان و سەرجادەکانی کوردستان ئەم قەرەباڵغیە لەبەر چییە؟ نۆڕۆز دەتوانین تۆزە درەنگتر دەست پێکەن، نۆڕۆزی ئەمساڵ درەنگتر دەست پێکە بە شادی بە کەمترین و کەسانەکە عەزیزەکانمان کە لەلامانن عەزیزن بۆ لەمان تاتوانین لە دەستیان نەدەین. بەڕاستی ئاگامان لێبێ کە بتوانین ساڵێکی تازەی زۆر باشمانە بێ، ساڵی 1399 هەتاوی بەهاری 2020 پڕ لە خۆشی و سەڵامەتی و شایبێ بۆ هەموو کەس. تکاتان لێکەم، ڕۆژاتان لێکەم، ئەگەر کەسێکتان خۆشەوێ، ئەگەر بایەخەدەم بە سەلامەتی خۆتان و عەزیزەکانتان، دەراوسێ، برا، خۆش، باوک، خۆشەویستەکەتان، تکاتان لێکەم لە ماڵەوە مەڕۆنە دەرەوە. 14 ڕۆژ ئەم ڤایرۆسە 14 ڕۆژ لە ناو جسمی خۆتانە نهێنیە، کەس نازانێت کە لەگەڵتانە، ئەو کەسیشە وای یە بۆ لای ئێوە ئەویش بەخۆی نازانێت، ئەم ڤایرۆسە بڵاوە بێتەوە، کۆنتڕۆڵ ناکرێ. 14 ڕۆژ 15 ڕۆژ بزانن کە ڤایرۆسانە نییە. تازە کاتێ 14 ڕۆژ زانیمانەوە ڤایرۆسمان نییە، ئێمە نیمانە دوایەوەش ئاگای لە خۆم ئاگامان لە خۆمان بێ کە نەیدەن خەڵکی تریش نەیدا بە ئێمە. بەڕاستی ئیگەلێ سپاس، هیوادارم کە ساڵێکی پڕ لە خۆشی و بەهارێکی پڕ لە سەلامەتی و شایی و لە سەرنگاکان بکەین. بەرزایەکانی سلێمانی بەرزایەکانی سلێمانی هێمای شارستانی و ژیان. بەڵێ خۆشەویستان، ئێمە لەگەڵتانە بەردەوام بین لەگەڵ میوانەکەم کاک مەجید خۆشناو کە ئاراستەخۆ لە هەولێرۆ لەگەڵمدا بوو. کاک مەجید دووبارە سڵاوت لێبێت، بەردەوام بین لە گفتوگۆکانمان. باست لەوە کرد کە هاتووی مۆسیقایی شید کارزان لە چەندین ئاهەنگ و هەروە بۆنەکانە بەشدار بووە و تیپێکی مۆسیقای کاریگەر لەو سەردەمەیە کە بوونی هەبووە و هەروە باست لەوە کرد کە هەم لە کوردستان هەم لە ڕۆژهەڵاتی چەندین چالاکیتان هەبووە. پێم خۆشە بپرسم کە تا چەند سرودەکان و کارە هونەرەکانی ئەم تیپە هۆکارێکی گرنگ بوو یاخود کاریگەرێکی باشی هەبوو بۆ ڕاپەڕین بۆەوەی کە هەندانێکی باش بێ بۆ خەڵک یاخود تا چەندێوە لە ڕێگەی کارە هونەرەکانتان و پەیامی سەرکەوتن و هەروە مژدەبەخشیتان ئەدا بە خەڵک؟ بەڵێ لە ڕێگای ئەو سرودە نیشتیمانیانە، ئەو سرودانە ڕەوانشاد حەمەد جەزا و ئازاد خانەقینی و شوانی کەریم کابان و دیارە دوای منیش
کاک درێری ئیبراهیم و ئەوانە هاتن وەکو موزیسیان ئەوانەش دەوری زۆر گرنگیان هەبووە، کاک دلێر و کاک ئاراس و هەموو ئەو برادرانەی کە هونەرمەند لالۆڕزدەر وەکو سرود بێژ و زۆرانی تر ئێمە توانیمان ئەمن بەس لە بابرین بەکرەی یەکەم بە سیدی یەکەم لەگەڵدا بووم لەو ڕێخەبات و ئەو کۆمەڵە سرودی ئەو سەردەمە. دوای ئەوە کە هاتمە دۆڵی بالیسان ئیتر لەوێەوە بەس پەیوەندیم لەگەڵا هەبوون و ئەوە بەڵام ئەمیش لەو شوێنەی خۆم لە بالیسان ڕۆلی تایبەتیم هەبوو لە ئاهەنگەکان و لە چلەی شەهیدان و لە ئاهەنگە نەتەوەییەکان و لە نەورۆز و لە یەکی ئایار و ئەوە جگە لە کاری پێشمەرگایەتی و مامۆستایەتی بەرێ. زۆر باشە. ئەیکاک مەجید دوای ڕاپەڕین کاروبارەکانی ئێوە چی لێ هات وەکو نووسەران وەکو هونەرمەندان و ئەدەبدۆستان چیتان کرد بۆ ئەوەی کە دوای ڕاپەڕینیش کارەکانی ئێوە هەر بەردەوامی هەبێت ئێوە ئومێدێکی باش و بەخشم بە خەڵک؟ بەڵێ دوای ڕاپەڕین من بووم بەرپرسی هونەرمەندانی شەقڵاوە لەوێش ئەو چالاکیانم بەردەوام بوو جگە لە گەڕانەوەم بۆ مامۆستایەتی وەکو مامۆستا لە سەردەمانێک لە چالاکی قوتابخانەکانی هەولێر بووم دوای ئەوە بووم بە مامۆستا لە دواناوەندی ئەنکاوەی نمونەیی دیارە من بەردەوام ئەو خزمەتەم بەردەوام بووە لە نووسینیش ئێستا چەند کتێبێکم هەیە دوو کتێبم ئێستا بە چاپگەیان و لەوانە لەسەر ژیانی نەمر کاوێ ساغا و لە گولبژێرێک لە ژیانی هونەرمەندان کە 37 هونەرمەندی ڕەسەن لەخۆ ئەگرێتن. بەڵێ ئەوە هەموو چالاکیەکانی من بەردەوامە لە نووسین و لە ئیتر لە کۆڕ و لە نووسین لە ڕۆژنامەکان و لە گۆڤارەکاندا بەرێ. دەسەکانە خۆش بە هیوای بەردەوامیت بۆ تۆ کاک مەجید. کاک مەجید ئایا هیچ یادەوەرێکی خۆش یادگاریە کە لەگەڵ تیپی مۆسیقای شەید کارزان یاخود ئەو کاتە لەگەڵ ئەو هونەرمەندانی کە لە شاخ لەگەڵتانە بوون شتێکی خۆش بکە تاکو ئێستا لە بیری تۆیان مابێتە بۆ مانی بگەڕیتەوە خۆشحاڵە بین؟ والله وەکو شتێکی خۆش وەکو نوکتە یعنی تقریبا هەر نوکتەیە جارێ لالۆ ڕەنزەری هونەرمەند لە تەنیشتە منوس بوو دەستی بۆ قاچم برد بەردە تفەنگەکەم بابە من لالۆوە ڕانمە بابە وڵاقمە ئیتر وای زانی بوو کە دژمنە دێ تفەنگەکەی لێسێنێت ئەو یەک دەسەکانە خۆش کاک مەجیدیان بێگومان ئەو سەردەمە هەمووی پڕە لە یادگاری بەسەرهاتی خۆش بێگومان دەقە بە دەقەی ئەو کاتە هەموو یادگاریە بۆ ئێوە کە بەجێماوە. کاک مەجید لەگەڵ یادکردنەوەی ڕاپەڕین ساڵ بە ساڵ و هەروە ئەم ساڵیش کە ساڵانە یاد دەکرێتەوە ئێوە وەکو هونەرمەندان و نووسەران پێتان وایە کە چۆنەڵی دەستکەوتەکانی ڕاپەڕین یاخود بێگومان ئەو مافانەی کە بۆ ئێوە وەکو چینی هونەرمەندان و نووسەران دەستەبەرکراوە هەتا ئەم ڕۆژەش ینی هونەرمەندان خۆیان باسیەکەن کە زۆر باشی بەڕێوە چووە هەروە هەنگاوی زۆر باش بەدی هاتووە. ئەو خۆتان تا چەند لە بارودۆخەکە ڕازین یاخود پێتان وایە هەموو دەستکەوتەکانی ڕاپەڕین هەتاکو ئێستا بەردەوامی هەیە و جێبەجێکرێ؟ بەڵێ دیارە من ناڵێم کەم و کوڕینە زۆر شت کراوە بەڵام کەم و کوڕیش هەر هەیە دەبا زیاتر کرابایە ئێمە تموحی زیاترمان هەبوو چ بۆ پێشمەرگە و چ بۆ میلەتەکەمان و چ بۆ هونەرمەندان و چ بۆ توێژەکان و ینی توێژەکان ینی توێژی ئەدیب و نووسەران و ئەوانە پێویست بوو زیاتر کرابایە بە ئەمە تموحی زیاترمان هەبوو بەڵام لەگەڵ ئەوەشە دیارە شت کراوە ئینکار ناکرێ ئێستا هەر هیچ نەبێتن ڕێزلێنان لە هونەرمەندان ئەندرێ لە نووسەران ئەندرێ بەسەر ئەکرێنەوە شتی باشە زۆر چاکە بەڵام ئێمە تموحی زیاتیشمان هەیە
ئەمە دەستکەوتی باشتر ئیشاڵە دێتە دی لە داهاتوو پێداچوونەوە ئەکرێ بە هەموو بە ئەو قۆناغی کە بەسەر زیاتر لە 29 ساڵە ئێمە ڕاپەڕینمان کردیە و هیوادارین دەستکەوتی باشتر بێتە دی و هەم بۆ میلەتەکەمان و هەم بۆ توێژەکان هەم بۆ توێژەکان ناو کۆمەلگا هونەرمەندانە نووسەرانە مامۆستایانە ئەدیبانە لە چینەکچینی ئافرەتانە هەموو ئەوە تموحی هەمومانە تموحی هەموو ئیشاڵڵە میلەتەکەمان بەسەربەرزی هەموو داهات هەموو دەستکەوتەکان ئێمە بتوانین بەرگری لە هەموو دەستکەوتەکان بکەین بتوانین ژیانی باشتر لەو میلەتەکەمان دەستەبەر بکەین. زۆر سپاس بۆ تۆ دەستەکانە خۆش کاک مەجید سپاس کە ڕاستەخۆ لە هەولێرۆ لەگەڵمان نبوویت بە هیوای لەش ساخی بە بەڕێزت بڵێ بینێرانی خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆژم پێشکەش کردم بە یارمەتی هاوکارانم هیوادارم تا پرۆگرامەکە بەدڵی ئەو بێت سپاس کە تا ئێستا لەگەڵمان نبوو نێوارێکی خۆش بۆ گشتێکتان.